برنامەی پایانی دڵان ئارامش و چێژی قورئان برنامەی پایانی دڵان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون، إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار، مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء. وأنذر الناس يوم يأتيهم العذاب فيقول الذين ظلموا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل، أولم تكونوا أقسمتم من قبل ما لكم من زوال. صدق الله العظيم. بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان وخوشويستاني برنامج بيامي دلان، خوشحال وبختورم لو القيش بأيوي برز خوشويست جيشتموا لقل بوليك لما مستيانو عزيزانو خوشويستانو بانخوازاني آيني بيروزي إسلام بيكوا باز لتورك لبابتك دكين كأويشيان بابتي دراوسي وزيرانتيا. آية بزانين بچه دقوتريت دراوسي، وآية هرسو كوت لقل دراوسي تونا، وآية بزانين أو أركو مافانتين كوا دراوسي وزيران لسر يكتر هيانا، وأو هرسو كوتو آدابانتين بيويست رتاو بكرين، وآية لقرآن سنتي رسول الله صلى الله عليه وسلم تسون باز لدراوسي كراوة وبروبومي دراوسي باشو آرام قرتن لسر دراوسي خراب تونا وكومالك برسياري تر لو برنامه بپشتیوانی خوای پروردگار آراسته مامۆستایانی بەڕێز دەکەم. بەڕێز جەنابی مامۆستا ڕزگار، ئەگەر پرسیارەکەم ئاراستەی بەڕێزت بکەم، ئایا دراوسێ و جیران لە قورئاندا چۆن باس کراوە و ئەو ئاەتانە چین کەوا ئاماژەیان بە دراوسێ کردووە، چ بە سەریحی یاخود بە شێوازی تر؟ بسم الله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده. هەڵبەت لە قورئان کە باسی دراوسێ بە شێواز و جۆرەکانی کە باز ئەکا، ئەوەمان پێ ئەڵێ هەر کەسێک کە دراوسێ و جیرانایەتی کردی، چ لە ڕووی شوێنەوە یان لە ڕووی زەمەن و کاتەوە یان لە ڕووی عەمەل و ئیشەوە، ئەوانە لە زمن و لە چوارچێوەی جیران و دراوسێ باسی ئەکا. وازەحترین و ڕوونتر لەسەر ئەو تەقسیماتە خوای گەورە سوبحانەه وتەعالە کاتێک کە باسی کۆمەڵێک لە ئەو شتانە ئەژمێری لە ڕووی چاکەکردنەوە ئەفەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى والجار ذي القربى والجار الجنب والصاحب بالجنب. ئەو سێ تەقسیمە باز ئەکا لە دراوسێ. جاری ذی القربى بە دراوسەیەک ئەگوترێ هەم دراوسێتە و هەمیش خزمتە، کەواتە ئەوە دوو پلە
و دوو ئەجری لەسەر مرۆڤە کە بەرامبەری جێبەجێ بکە. لە پاشان زۆرێکی دیکە لە دراوسێ باس ئەکا والجاری ذی الجنوب ئەو دراوسەیە کە بەس ڕەبتی دراوسێتی پەیوەستان ئەکا پێکەوە لەوانەیە خزمایەتی نەبی. لە پاشان جاری وایە لە ڕێگادا ئینسان لە شوێنێک ئەچیتە شوێنێک یان لە ڕووی عەمەل و شوێنیوە کە کار و کاسبیەکی تێدا ئەکا یان مۆزەف و فەرمانبەرە لە شوێنێک ئەوەی کە لە گەریتی لە ژوورەکە لە شوێنی سەرنشینەکە لەو سەفەرەکە لە گەریدایە ئەویش بە دراوسەی حیسابە. بۆیە قورئان ئەو دیوە ئاماژەی پێئەکا لە جۆرەکانی دراوسێ لە ناو قورئان. هەڵبەت لە ڕووی منزیلە و شوێنی دراوسێ کە قورئان باسی ئەکا کاتێک کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی ئەو سێ زۆرە لە دراوسێ ئەکا لە سیاقێک باسی ئەکا کە گەورەترین شتە کە ئەویش تەوحید و یەکتاپەرستی خوایە سوبحانەهو وتەعالە. ئەفەرمێ وەعبودوا الله ولا تشركوا به شيئا. ئەلەو سیاقەوە ئەفەرمێ کە لە دوای وەبالوالدەینی ئیحسان یعنی ئەو ئیحسان و چاکردنا لەگەر ئەو جۆرانەی دراوسێش ئەبی مرۆڤ ئەنجامی بدا کەواتە منزیلە و شوێنی دراوسێ لە ڕووی چاکەکردنیەوە بغەض النەظر بە چاوپۆشی لەوەی کە ئایا ئەو دراوسەیە چێ چی بیر و باوەڕە چیە چی کەسایەتی چێ عیلاقەی لەوەی نییە مادام جیران و دراوسەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە ڕێزی تەوحید و یەکتاپەرستی خۆی باسی ئەکا. و مامەڵەکردنی قورئان لەگەر دراوسێ لەگەر نەسە عامەکان جێگای ئەبیتەوە. لەبۆ نەکاتێک کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەفەرمێ وەقولوا للناس حسنا دراوسێ و جیرانیش یەک لەوانەیە ئەبی مرۆڤ ئاگاداری وشەکانی بی کاتێک کە دەری ئەبڕی و مامەڵەی لەگەر ئەکا. ئەو کاتێک کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەفەرمێ لە قورئان والذین یؤذون المؤمنین والمؤمنات بغیر ما اکتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. ئەگەر ئەو ئەزیەتدانە لە بۆ دراوسێش بی هەمان مانا و هەمان واتە شمولی ئەکا لێبی مرۆڤ ئاگادار بی چ لە ڕووی چاکەکردنەوە لە دیوی ئیزابیەوە لە دیوی ئەرێنیەوە چ لە دیوی سلبیەوە لە دیوی ئەزیەتدانەوە ئەبی ئاگاداری خۆی بی. بە هەمان حاڵەت بە هیچ زۆرێک ڕێگە پێنەدراوە لە بابەتی دەستدرێژیکردن بەعام ولا ضمني أو شو دراوسي كخواي جورا سبحانه وتعالى أفرمي ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين. بهمان حالة لروي أويوا هر كاتك أجر دراوسي كش برام برد بخرابو قرآن هر أما جاءك أفرمي ادفع بالتي هي أحسن أو ادفع بالتي هي أحسن. سبحان الله لسياقك باس أكا خواي جورا باسي الشيطان أكا وباسي ما ملا كردنيش أكا لمسألة الشيطان هيش تجنية مروف خوي ببارزي تنها خوي جورا نبي سبحانه وتعالى بلام لشوازي ما ملا كردن فإذا الذي بينك وبينه عداوة فإنه ولي حميم. أو كاتك أو إحسان تاك هي برامبر بدراوسي ببيتسوانو أو كات خوشويستي دروس أكا أو القرآن طبعا لفرمودي بيغمبريش عليه الصلاة والسلام بيغمبر عليه الصلاة والسلام أو أبريته أفرمي من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم جاره. أفرمي كسك إيماني بخوا وروجي دواي هي أبي الريز لدراوسي كي بقري للرواياتك أفرمي فلا يؤذي جاره. أفرمي نكا أزيتي زيراني بدا حتى أو حد بيغمبر أفرمي صلى الله عليه وسلم ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثني. أفرمي أو اندبي قلتم لقد دراوسي ولقد زيرانت باشبا حتى قماني أو انبت كدراوسي میراد لە دراوسێ بگریت. خۆپاداشداتەوە یاخوا پرسیارم ئاراستەی بەڕێز جەنابی مامۆستا حەسەن بۆسکێنی دەکەم. ئایا بزانین دراوسێ چییە و پێناسەی چۆن کراوە هەم لە لوغەتدا و هەم لە زاراوەی شەرعدا؟ بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله ومن اهتدى بهداه. دارك باسی جار دەکرێت جار شەیەکی عەرەبیە کە ئەو کەسێک کە لە تۆ نزیکە ئەم نزیکایەتیە زیاتر عرفا بۆ ئەو کەسێک کە لە ڕووی ماڵەوە لە تۆ نزیکە. بەڵام ئێمە دەبێت لەم ڕۆژگاری ئەمڕۆیە تەوسیعی پێ بکەین بە مانایەکە هەر باشە لە شەرعا بۆ ئەوە هاتووە کە مانایەکان دەوڵەمەند و فراوانکە. ڕاستە لە لۆغەتان مێژ دوعایە بەڵام ئیسلام فراوانی کردووە. ڕاستە زەکات نمایە یان تەسکیە بەڵام ئیسلام فراوانی کردووە. بۆیە جیران ئەو کەسەیە کە بەڕاستی لەگەڵ تۆ نزیکە و پەیوەندی هەیە دا بەهۆی ماڵەوە بێ بەهۆی پیشەوە بێت جارەوە بەهۆی ئاینەوە بێت بەهۆی سەفەرەوە بێت بەهۆی مانەوە لە جێگایەکە بێت بەهۆی هەبوونی بەرژەوەندی و مەسلحەتێک ببێکەوە
حتى ئەو کەسێک کە لەگەڵ توە لەگەڵ خەڵکی کە زیاتر پەیوەندی تەلەفۆنی هەیە دیارە ئەمە زۆرەکە لە قورب و نزیکایەتی حتا با فراوانتری کەین ئەمە دەڵێن ئەو گەڕەکانەی کە مجاویرن ئەو قوڕانەی کە مجاویرن ئەو دەوڵەتانەی کە مجاویرن یعنی بابەتەکە فراوانترە بەڕاستی دەتوانین لە ڕوویەکەوە بڵێن کۆمەلگای بەشەری هەمووی پێکەوە مجتەمەعێکی تەواوکاری تەکاملیە هەمووی بەڵام ئەم بازنە فراوانە دەتوانین وردی کەینەوە مەسلحەت و بەرژەوەندیەکان بازنە بە پازنە بینینە خوارەوە دەتوانین تەساعودی بێت چین بەسەرەوە دەتوانین تەنازەسەرەوە بین بە خوارەوە هەردووکی ڕاستە بەڵام گرنگ ئەوەیە تۆ ئەگەر نەتوانی مافی نزیکان بپارێزی ناتوانانی مافی ئەولاتر بپارێزی ئەنجا نزیکیەکە بۆ تۆ دەوڵەتێکی لە دڵچکە نزیکی نەتەوەیەک لە تۆچکە نزیکی هاو زمانتە هاو مەزهبتە هاو دینتە هاو بەرژەوەندیتە چۆن دەکرێت تۆ مافی صاحب الجەم نەپارێت کە خێزانتە کە هاوڕێی سەفەرتە کە لە شوقا بەیەکەوەی کە لە دوکانە بەیەکەوە شەریکی کە لە سەفەری دوور درێژا بەیەکەوە چۆن دەتوانی باسی پاراستنی مافی تر بکەی باە کەواتە تەئسیلی ئەم معنایە لە قورئانە باسی کراوە دەکرێت بپرسم جەناب مامۆستا حەسەن ئایا جیاوازی ئاین یاخود دووری خزمایەتی دەکرێت بڵێن دراوسێ و جیرانەتی بشۆرێتەوە یاخود حیسابی بۆ نەکرێت بەخێرە بەەوە ناگەێنە بەڵام هەر ئینسانێکی ئیماندار ئینسان بەعام هەر حەق مافێکی لەسەرت بێ وەکو ئینسان بەهۆی جیرانەتەوە زیاتر دەکات ئەگەر ئینسانێک بەهۆی خزمایەتیەوە لێت نزیک بێ بەهۆی جیرانەتەوە زیاتر دەکات ئەگەر ئینسان بەهۆی ئادیا و مەزهب و دینەوە لێت نزیکتر بێ مافەکانی سڕتر دەبێتەوە ئەگەر بەهۆی مەسلحەت و پیشەیەکەوە لە تۆ نزیکتر بێ مافەکانی سڕتر دەبێتەوە بۆ یە مامۆستا فەرمووی تەئسیلی شەرعی بۆ جیران بە قورئانە و ئەو هەموو فەرموودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئاماژەی پێکرد لە بابی ئیحسانە حەقی خودای تەعالی عوبودیەتە بەڵام حەقی جیران لە بابی ئیحسانە ئیحسان چییە؟ ئیحسان ئەخلاقێکی باڵای زیاتر لە عەدالەتە ئین الله یەئمر بالعەدل والإحسان نابی ئیحسان خودی عەدل بێت بەڕاستی ئێمە ئەخلاق سێ مەرتەبە بە کورتیم باز دەکەم کەمترینی ئەخلاق کەمترین دەرەجەی ئەخلاق عەدلە لەوێ دابەزی زوڵمە ئەو ممکن نییە یعنی لەگەڵ دراوسێت دەبی ئەو پێوەرە لەگەڵ هەموو کەسێک باش لەگەڵ هەموو کەسێک کەمترین ئەخلاق عەدالەتە دابەزی لە عەدالەت زوڵمە زوڵم مەرفوزە بەبەسمانەوە کە لە ئەخلاقیشتی خراپ بێ بەمانای ئەوەی کە بێ خوا لە عەدالەت زوڵمە لە عەدالەت بەرزتر ئیحسانە باشە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه أو درجة كمال إيمان برسترة لا وجب على تر إيثارة لحالي أما أخلاقي شي برزة كواتا تو حاجو بيوسيك هي بوخم بكاري ناهنم ديدن بوكيتر أو بالاترين جوري أخلاقياتا كأوا حقي وايا لجيرانا كان بجواترين شي ورنگ داتو ها والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين جيشن ببلي إحسان براسي بالاترين جوري هم عبودية وهم أخلاق بويا كسك تواني براسي أما بباريزي دتواني بلن كسك توا ما في جيرانتي باراستو بله خوا پاداش داتو زۆر سپاس مامۆستای بەڕێز بەڕێز جەنابی مامۆستا دکتۆر عیماد هەر لەسەر پرسیارەکەی جەنابی مامۆستا ڕزگار دێمە لای جەنابت کە باسی ئاەتەکانی قورئانی کرد و ئاماژەی بە فەرموودەیەکیش کرد بەڵام من دەمەوێت بتحديد باز للسنة رسول الله بكين صلى الله عليه وسلم ولا فرمايش تشيرين وصحيح كان رسول الله تون باز لدراوسيو زيراني كردوا بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه ومواله سباز بو جنابت وبو مامۆستایانی بەڕێز بو كاكا دنگ خۆشەی خوای پەروەردگار جودمان دبوونی هەموو لایەکی قبول بکە ئینشاء الله وسپاس بۆ جەنابیش سپاس واتزاد دات يا ربي بۆ برایان لە پشتی کامێرا طبعا أستاذ پیغمبری خو عليه الصلاة والسلام بو صفتي كبيغمبري خاتمة كبيغمبري خاتمة رسالة كش رسالة خاتمة كرسالة خاتمة أبد جوابي ويبي باسي همو أو بابتاني كردي بكجان بيوستي بيجي شارستانيت لتس بيجدي همو كومالجام روايت لتاك بيجدي دعاء تاك كان لتس بيجدن لخيزان بيجدن خيزان لتس بيجدي تماشى أكيد الدولات لتس بيجدي لگونده چوب یکده، لمالا چوب یکده، مالک لگونده چوب یکده. طبعا چند مالک گونده چوب یکدین، دوای چند گوندک ناحیه چوب یکدین، چند ناحیه قضایه چوب یکدین، چند قضایک محافظه چوب یکدین، چند محافظه دولت چوب یکدین، ولایت چوب یکدین. كوات اللي بو تنظيم كردني جياني أو خلقي پیغمبري خواه صلى الله تعالى عليه وسلم هيج
لایەنێک نەما لەو لایەنانەی کە مرۆڤایەتی پێویستی پێبی ئیلا پەنجەی خستۆتە سەر. وەکەوەی شافعی فەرمی ڕەحمەتی خوای پەروەردگارە لە مقدمەی ڕیسالەیە ئەفەرمی هیچ شتێک لە ژیان کە ئینسان پێویستی پێبی ئیلا لە کتابی خوای پەروەردگار سەرەداوێکی دەستەکەوی. کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە باسی جیرانی کردووە لەبەرەوەی جیران پەیوەندی بە مەسەلەی جیران پەیوەستە بە ئاشتی کۆمەڵایەتی، بە ئارامی و ئاسوودەی ناو کۆمەلگا و هەروەها ئیستقراری کۆمەلگا لۆ خاتری بەرەو گەورەی هەنگاو بنێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە شێوازێکی مڕەکەز باسی جیرانی کردووە. باش بە نەوعێک باسی کردووە. ویستم بزانم عدەدی ئەو حەدیثانە چەندە کە پێغەمبەر باسی کردیە، عدەدێکی ئەوتم لەدەستنەوە، بەس زیاتر لە 40 حەدیث هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەواسعی ئەخلاقیە باسی حقوقی جاری کردە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه و سلم. ئەگەر بمانەوێت پوختەی ئەو حەدیثانە کۆ بکەین و دەتوانین برێن لە چەند شتێکە. یەکەمینیان مەسئلەی حقوق، بمعنە ئەوەی جیران کە بووە جیران کۆمەڵە حەقێکە کەوێتە سەرێک کە چونکە ئینسان لەناو کۆمەلگای چەند خەڵکێکی دەگەردانە حەقێک سەر، مەسەلەن برادەرە، مەتەلەن مامۆستایە، وهروها مثلا خەڵکی بازاریە، عائلەیە، خودی خۆیتت، ئەوانە هەموو ئیسلامەتی عیلاقەکەی تەنظیم کردنە. بەس یەک لەو عیلاقە گرنگانە عیلاقەی جیرانە. عیلاقەی جیران پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەنەوعێکی باسی جیرانی کردووە، زیاتر لەو خزمە نێزیکانەی کەوا دوورن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەرکیزی خستۆتە سەرێ. کەوا حەدیث مامۆستا خوێندیەوە أوصاني جبريل أو يوصيني جبريل بالجار حتى ظننت أنه سيورثه. لو میراتی لێگری بمعنای چییە؟ یعنی خۆ مەسەلە لە ئیسلامەتیە مە دەزانین پێغەمبەری خوا تەبەنی هەڵوەشاندەوە لەبەرەوەی بەشێک نییە لە مەسئلەی میراث. بەڵام فەرمێ کەئەنەما گەیشتە دەرەجەیەکی لە دەرەجەی قوڕب کەئەنەما بەشێکە لە ئینسانی. تەماشای ئەو دەستەواژەی پێغەمبەری بکە عەلەیهی سەڵات وسەلام. کو ئینسانە نێزیکەکان حەقیان لەسەرە تۆ جیرانیش بە هەمان شێوە. مەسەلەی حقوق. دوو مەسەلەی خۆپاراستن لە مەسئلەی نەبوونی زەڕ لە بۆ یەکدیکە. پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه و سلم ئەفەرمی من کان یؤمن بزانە استاذ کم شریعەت هەنە لە دنیاە ئەو عیلاقەی بکاتە بەشێکی عیبادەت، يعني علاقەی بینی تاکەکان بە عیبادەت بزانێت. ئەفەرمی من کان یؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه. نیشانەی بڕوابوونە بە قیامەتێ. باشە نیشانەی بڕوابوونە بە قیامەتێ. هەردوویش پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه و سلم تهدیدی ئەو کەسانە ئەکا کە جیرانەکان لە دەستیان بێزارن. ئەوەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمی کابرایەک ئەگەر زینا لەگەڵ ئافرەتێکی دەرەوە بکە لە دەرەوە لەگەڵ ئافرەتێکی کە لەگەڵ جیرانی بکە، ئەوەی زیناکردن لەگەڵ ئافرەتی جیرانی خۆت گوناهی 10 جار زیاترە لەوەی کە کابرا زینا لەگەڵ ئافرەتێکی دیکە بکە. 10 جار یعنی کابرا 10 دەرەجەی زینا زیاتر لەبەرز لۆ لەبەرەوەی حەقی جیرانت پێشێل کردووە. لۆ لەبەرەوەی ئەگەر بە توشتیوان بێتە پێشێ کۆمەلگا تێکەچی. لە هەمان کاتیشدا ڕەبتێکی قیامەتی ئەداتە مەسئلەی جیرانی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حەدیثێکی فەرمی زۆر جیران هەن لە قیامەتێ لە حزور خوای پەروەردگار شکایەت لە جیرانەکەیەکە ئەڵێ خوایە جان ئەو جیرانە جیرانین بوو بەڵام دەرگای معروفی لەسەر پێوەدا بوو، دەرگای چاکەی لێ پێوەدا بوو. لێ بڕاستی ئینسان کاتێکی کە ئەو حەدیثانەی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه و سلم تەماشا ئەکا، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێمانەڵێ بەوەی کە ئەی ئیماندار ئیمان تەنها ئەوە نییە ئەتوو لە تێڕوانینی شخصی خۆتا وەکو جانبی فکریە بمینیتەوە قەتیز بکەی، بەڵکو دەبێت بێتە شتێکی کردەی لە عەمەلتا ڕنگ بداتەوە. یەکەم کەس لە خودی خۆت لە ماڵی خۆت ئەو جار لە جیرانەکەت. لێ پێغەمبەر فەرمی باوەڕدار نییە، یعنی ئیمانی تەواو نییە کەسێک ئەگەر جیرانەکەی لە خراپەی سەلامەت نەبی. ئەو ئافرەتی هاتە خزمەت پێغەمبەری صلی الله علیه و سلم حەزرەتی عایشە مەدحی کرد، یا رسول الله ژنێکی چاکە و ژنێکی پاکە و ژنێکی ڕێکە و ژنێکی محتەرەمە و خێرانەکا و دەگە مێردی خۆ باشە، بەڵام جیرانی لە زمانی سەلامەت نە. پێغەمبەر فەرمووی هي في النار. هي في النار يعني چی؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم يعني ئەو ئافرەتە ئەو صیفەتە وای لێ دەکات لە ڕۆژی قیامەتێ خوای پەروەردگار بە ئاگری جەهەنەمی بسووتێنی. لێ بەڕاستی خەڵکی ئێمە ئێستا ڕاستی لە سەردەمی عەولەمە و دیشلەمە ئەو بابەتانی کە ئەلعانە پەیدا بووینە نازام ئەو ناوە بەستە زمانانی کە لە ویلایەتە لە سەقافەتەکی دیکە هاتینە چمان لێ ئەکا فێری ئەنانێتمانەکە. وەڵڵاهی لەو هەولێرەی چوومە ماڵا کابرای لە شوقەکی دابووینە فەقێکی خۆم بۆ ژنی هینە گوتمە ئەو جیران چەند نەفەر ئەنگۆ لەو تابقەینە گوتی وەڵام مامۆستا دەماڵ. گوتمە ئەو جیرانە نەچێ، گوتی وەڵام مامۆستا یەکمان یەکەچی ناناسی، یەکمان یەکەچی ناناسی. لە گوندەچی لەو ڕۆژانە لە هەولێرێ، یعنی لە گوندەچی لەو ڕۆژانە لە هەولێرێ کابرا داچی دەژۆرێ مردە کوڕی جیرانە، پاشی 3 ڕۆژە جیران چوونە وێکەتینە شیویان لۆ بردە لۆ پیرەژنێ بەتەنێ بووە، پیرەژن مردێ دەژۆرێ نەفەرێکی پێ نەزانیە. یعنی تو کوڕێت و بی جیرانێت و بی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو شتانە ڕەفزەکە. هەردوویەشە پێغەمبەرمان عەلەیهی الصەلاة والسلام پاداش دادنێ لەسەر لەو ئەو کەسانێکەوە چاکن باشن و هەروەها بە نیشانەی ئیمانی دادنێ لە ئەو کەسانێک کە لەگەڵ جیرانەکانی باشن خوای پەروەردگار خۆش بیا خوا زۆر سپاس.
دێمە لای مامۆستایانی بەڕێز بەڵام دەچینە لای بەڕێز کاک محەممەد عەبدولکەریم قورئان خوێن و سرود بێش بە شتێکمان پێشکەش بکات. ڕۆژێک دادێ دەمان بەلۆ مەیدانێ مەحشەرێ مەخلوقی خودای سەزۆرە دەبی بێتەوێن دەرێ لەژێر حەردی و لە بەحران هەمووی دەیێنە دەرێ ئەو زاڵمی لە دنیا ئەو زەباساویڵێ طبیبی دەردەدارانی خوددایە حەکیمی دڵبرینداران خوددایە بە ڕەحمی خۆت ببارێنی خوددایە هەر تۆ ئەو دێری مەخلووقی خوددایە هەر تۆ ئەو دێری مەخلووقی خوددایە ئەوەی دەژیێ لە وشکانی و لە بەحران بە ئەمری خالقی کەونا لە ئاسمان هەتە دەدا ڕزقی پێشکەونە هەنگان هەموو عاقل سەری سوڕما خوددایە هەموو عاقل سەری سوڕما خوددایە خراپوونە لەبەر ئەمنی گوناهبار گوناهبار و ڕووم لە دنیا خەتابار بە ڕەحمی خۆت عەفومان کەی ئەی غەفار بە هەموومان جەننەت بدای خوددایە بە هەموومان جەننەت بدای خوددایە ئەتۆ سەتار و غەفار و غەفووری لە گوناهبار و عەسیانە دەبووری ئەتۆ پەنادەی ئەی خوای غەفووری هەموو کات چاو لە ڕەحمی تۆم خوددایە هەموو کات چاو لە ڕەحمی تۆم خوددایە طبیبی دەردەدارانی خوددایە حەکیمی دڵبرینداران خوددایە بە ڕەحمی خۆت ببارێنی خوددایە هەر تۆ ئەو دێری مەخلووقی خوددایە هەر تۆ ئەو دێری مەخلووقی خوددایە. خی گەورە پاداشت بداتەوە یاخۆ دەستخۆش بیا ڕەبی. دێمە لای خزمەت جەنابی مامۆستا تاهیر باموچی پرسیاری ئەوە لە بەڕێز مامۆستا دەکەم ئایا پێشینی چاکمان تاوەکو دەگاتە سەردەمی باب و باپیرانی ئێمەی کوردەواری هەڵسوکەوت و مامەڵەیان چۆن بۆ لەگەڵ یەکتر و دراوسەیەکان لە نێوان خۆیاندا؟ بەناوی خوا درود و سڵاوات بۆ گیانی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەک مامۆستایان ئاماژەیان پێکرد لە عەقیدەوە خوا جەلە جەلالوهو و لە عیبادەتەوە ڕۆشتووە بۆ چاکەکردن لەگەڵ چین و توێژێک یەکێک لەوانە دراوسەیە جا خزم بێ یا بێگانە بێ یا ڕەفیقی ڕێگا و دایرە و دووکان بێ پێشینان لەبەر ئەوەی کەوا قیامەتیان تیانەچێت زۆر چاکبوون لەگەڵ دراوسێ مەگەر خوا نەخواستە یەکێک باوەڕی بەخوا نەبوو بێ باوەڕی بە قیامەت و زیینوبوونەوە نەبوو بێ وێرا بێتی کەوا ئازاری دراوسێ بدا و زەحمەت دروستکا بۆ دراوسەکانی و ئێستەیش لەم زەمانەیشدا ئەلحەمدولیلا خەڵکێکی باش هەیە ڕێزی دراوسێ ئەگرێ لە خۆی ئەگرێتەوە بۆ دراوسەکەی ڕازگۆیە لەگەڵیا شەرەف و کەرامەتی دراوسەکەی بە شەرەف و کەرامەتی خۆی ئەزانێ لە هەموو زەمانێکە ئەم مەوزوعی دراوسەیەتیە تا قیامی ساعە ئەم دنیاە ژیانی لەسەر بێ دراوسێ بەبێ دراوسێ ئیشی ناڕەبەڕێەوە دراوسەکان ئەبێ باش بن لەگەڵ یەکتری ئەبێ چاک بن لەگەڵ یەکتری نمونە زۆرە لەوانە من لە
قورآن دوو کەلیمە لەم بۆ ئەم بەرنامە بەڕاستی ئینسان هەندێک جار هەیە ینی دقەتی شتێ نادا. مثلەن خێزانی فیرعەون ئاسێ کچی مزاحم سەلام و ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ ڕەبی ابنی لی عندەکە بەیتەن فی الجەنە، خوایە لای خۆت لە بەهەشت ماڵێکم بۆ دروستکە. ئەڵێن ئیختارە الجار قبل الدار. الله أكبر. عندك بيتا في الجنة. جاء بەڕاستی قمەی ئاوات و هیوایەتی ئینسانێکە لە وەختێکە فیرعەون ئەو تادی بۆ داکوتاوە و ئەوانە جاڵێ پێەکەنی لەو کاتە شوێنەکەی لە بەهەشت پیشاندرا. فیرعەونیش ئەی تۆ بنە ئەمە چۆن تێکچووە، ئەمە چی لەکەینەوە پێەکەنێ. کەلیمەی دووهەم لە باسی جارەوە ئەویش ئەوەیە وإذ زين لهم الشيطان أعمالهم وقال لا غالب لكم اليوم من الناس وإني جار لكم. آخر مجال دراوسي الشيطان يجي دراوسي بلام شلون دراوسي كي دزبر في الباس فلما تراءت الجمعان نكس على عقبي هل يتراك أوانا لبرا وإن جاء دراوسيتي نموني زندوي دراوسيتي أبو أيوب أنصاري لقب في غمري خواه صلى الله عليه وسلم كاتي رسول الله هجرتك لما كوبو مدينة همو معلوم مع مساني بريز وزوريكيش لمسلمانانا كشارزاب لسيرة هادشي خلقي مدينة ين يعني جلوي حشتركيت يا غمري خواه بقرن بيبان هو مالي خوان صلى الله عليه وسلم أجا فرمي دعوها فإنها مأمورة وازي لي بيان حشترى بأمر الروا بكونترول الروا كونترول كيشي بلاسي مني لي قرن الروا لا خرمان خرماك لا دا دواي كنا مزقو دواي هم يتر الله سي الروات لبني مالي أبو أيوب أنصارية لا أداو إنزا أبو أيوب يد كولو باركت يا غمري خوا أبات مالي خوانو صلى الله عليه وسلم أبو أيوب خانو كي دوقات به يا غمري خوا فرمي أبو أيوب خوارب ومن باشا من ميوانم دي بانبن بأرق بسرتو أو ميواناني من بسر أوانا أجدت قل من حزكم تولى سروا بيو أوانا الحاحي لي كات يا غمري خوا صلى الله عليه وسلم أبو أيوب تيتسر لقل مجنو منالكي الله الشيك گوزەی ئاویان نەبێ گوزە ئاوەکە ئەڕژێت بە هەرچی لێفەوشتیان نەبوو بۆی نەچێتە خوارەوە سەڵی کۆنکرێت نەبووەکو ئێستا پێغەمبەری خوا عەزیەتی نەبێ دوای ئەبوو ئەیوب بەڵێ وەڵی بیرم کردو ئێستا من و خێزانەکەم لە بینی پێغەمبەر و وەحیین بەخوا ئەمە ئەدەب نییە بۆ ئێمە ئیتر داواکە لە پێغەمبەری خوا ئەڵێ بەخوا تۆ بێ بچی سەر و من بێمە خوارەوە. ئەمە نمونەیەکی زیندووە لەو دراوسەیەتی کە پێغەمبەری خوا بە عەمەلی پیشانیاوە لەگەڵ هاوسەکانی و لە هەموو شوێن و جێگەیەکە ئاوماڵی باش هەیە الحەمدولله کە برا ئەوە ناکات لەگەڵ برای خۆی کە ئەو ئاوماڵەی کات چ ژنەکە بێ ژنی جیرانەکە بێ چ پیاوەکە بێ و جاری وایە مناڵەکانیشیان ئەوەنە چاکن لەگەڵا ئەوە نمونەی چاک زۆر الحەمدولله و نمونەی خراپیشمان هەیە خوا لە خراپەکانمان پارێزێ. من ئەوە ئەڵێم یعنی ئێمە بەر لەوەی گلەی بکەین لە دراوسەکانمان بەتەما بین دراوسەکانمان چاک بن لەگەڵمانە بەتەما بین خێری دراوسەکانمان بۆ بێت با ئێمە خۆمان دەست پێشخەری بکەین ئێمە چاک بین لەگەڵ دراوسەکانمان ئێمە هاوکاریان بکەین ئێمە ئەگەر وەکو پێغەمبەری خوا فەرمی وازانم بە ئەبوو ذەڕە فەرمێ وازانم فەرمێ ئیذا طەبەختم مەرگ فەئەکسروا فی الماء وتعاهدوا الجیران ئەگەر ئەو کاسە هاوسەی پێڵن کە ئێستا نەماوە بەداخەوە ئێستاکێ خەڵک ئەگەر قەلیشی هەبێ و ماسیشی هەبێ عیبی لێ بەشی دراوسەکەی بەرێ بەس جاران وان نەبووە جاران جاری وا بوو ئەم ئاوسێ خواردنی بردو بۆ ئاوسێ لە بینی هەردوو ماڵەکە گەیشتن بە یەکتری ئەمینەکەی خۆی داوە بۆ ئەوینەکەی خۆی داوە بم کە ئەوە مەحەبەتێ دروستەکە خۆشەویستیە دروستەکە. لەبەرەوە ئێمە بێ بەڕاستی من بە هەموو مسلمانێک ئەڵێم بە هەموو ئاوسێ و هاوماڵێک ئەڵێم پێشەوەی گلەی بکرێ دراوسێکە و وڵای ئەو دراوسێمان ئەو دراوسێتانە چۆنە عمل نایە مامۆستا ئەوە بزانە خۆی بە عمل نایە کەوتی دراوسەکەمان بە عمل نایە ئەوە خۆی بە عمل نایە غیبەتی نەکە بڵێ وەڵی من ڕۆشتم من دوێنێ لە سیارەیەک بووم پیاوێک لەگەڵم سوار بوو وتی مامۆستا وتم بەڵێ وتی دوو برام هەیە مەرحەبایم ناکەن چوومەتە ماڵیان ئەوەم کردووە دراوسێشین و برایشین وتم دەی ئاشتیان کەرەوە هەوڵ بە وتی وەڵا هەوڵم داوە وتم توخوا ڕاستەکەیم پێ بڵێ بەخوا ئیسا ئەو برایانە و لێرە بوو نایوەکو تۆریانە گەڕاوە زۆرێکی تریان گێڕاوە چ پەنێکی داوە ئەو برایانە و سڵاوەکەی سڵاو نادەنەوە ناسێنەوە. من ئەوە ئەڵێم هەر کەسێک دراوسەی چاکی ئەوێ
أبي خوي چاك بن من أراد أخا بلا عيب بقى بلا إخوان من أراد جارا بلا عيب بقى بلا جيران أبي هر كسيك دراوسي باشي أبي أبيت خوي باش بي هاوري باشي أبي رفيقي باشي خوي باش بي أجر خود باش بي خوي جورو پروردگار قبل نما يضلي أواني جاكوري بوي باش باللقطة خوي جورا لا هاوسي باش بي باش ما نكا ويارمتي من با يمش لو باشانه بين كوا خلق چاو من ليبكا آمين سپاس دەکەم جەناب مامۆستا بەڕێز جەناب مامۆستا ئەحمەدی شەریعە پرسیاری ئاداب و هەڵس و کەوتی جیرانت لێ دەکەم ئایا ئەو ئادابانە چین پێویستە هەر دراوسەیەک ڕەچاوی بکات بەرامبەر بە دراوسێ و جیرانەکەی تر الحمد لله الصلاة والسلام على رسول الله دراوسێ چونکە بە مطلقیات و کافر و مسلمان و فاسق و دوور و نزیگە و کەسێگرێتەوە هەر کەسێ دراوسێ بێ ئەو حقیقە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەجیا باسی دراوسێ کراوە ئەو بۆ دراوسەیە کە مافی لە هەمووان کەمترە چکە دراوسێ هەیە سێ مافیە مسلمانە و خزمە و دراوسێ ئیوایە دوو مافیە خزمە و دراوسێ ئیوایە یەک مافیە هەر دراوسێ لۆچێ گاور بێ جوولەکە بێ کافر بێ مانگا پەرز بێ مەسەلەن بتپەرز بێ بەڵام ئەو مافانەی هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن من لا يأمن جاره بوائقه سێجار فەرمی والله ئیمانی نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەو کەسێک کە دراوسەکەی لە شەڕی ئەمین نیە جا دراوسەکە هەر دراوسەکەیە بۆی بە مطلقی وتراوە کە هیچ قەیدێکی خزمایەتی و مسلمانەتی پێوە نیە ئەگە دراوسێکی گاور جوولەکەش بێ دراوسێ ڕاستەوخۆ بەسراوە بە عەقیدەوە بە ئیمانەوە پێغەمبەری خوا فەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يؤذي جاره فليكرم جاره لە ڕیواتەکەی ترانە فەرمێ هەر کەسێک ئیمانی هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی یعنی ئەگە کەسێک ئەم دراوسەیە گاور بوو جوولەکە بوو مانگاپەرز بوو بتپەرز بوو ئەگەر ئەزیەت یا معنایە ئیمانی تاو نییە لەگەڵ ئەو دراوسەیە ئەو دراوسەیە کە مسلمانی ئەگەر ئازاریە لە شەڕی ئەمین نەبوو لە شەڕی دراوسێ مسلمانەکەی ئەمین نەبوو معنای دراوسێ مسلمانەکەی ئیمانی تاو نییە بۆیە بینی ئەسحاب زۆر گرنگیان داوە بە دراوسەیە و خواردنیان بۆ بردووە یارمەتیان دا عەبدوڵای کوڕی عومەر فەرمی ئەرێ حیوانەکەمان سەر بری بەشی دراوسێ جوولەکەتان برد تۆزەکەی پێچوو ئەرێ بەشی دراوسێ جوولەکەتان برد تاڵە سێ جار دووبارەی کردوتیان بەڵێ بردومان یەکەم جار بۆ ئەومان بردووە ئەوەندە هانیاون لەسەری دراوسێ مافی زۆرە بە کورتی بڵێن بە دوو کەلیمە هەر مافێک بۆ خۆ پێ خۆشە هەبێ بۆ ئەویش پێ خۆش بێ هەر مافێک بۆ خۆت پێ خۆشەکە خەڵقەکە دراوسەکە لەگەڵ تا چۆن بێت تۆش لەگەڵ ئەووابی مافی لەو مافانەی کە زۆر گرنگە مافی شوفعەیە شوفعە یعنی تۆ معاملەیەکێ لەگەڵ ئێچێک خانووەکەی پێفرۆشتە معاملە بڕاوەتەوە دراوسەکە هیچ کەس بۆی لە تێکی باتەوە قازیش تێکی ناتەوە بەس دراوسێ بۆی هەیە تێکی باتەوە دراوسێ بۆ بۆ سیعرێ ئەوەمەوێ مافی کاسە دراوسێتی وەکو مامۆستا باسی کرد کەەوە زۆر لە قورئان لە فەرمودەی پێغەمبەرە زۆر ئاماژەی پێکراوە لە ئەفەرمێ مەسەلەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ يا نساء المسلمات لا تحقرن جارة لجارتها ولو فرسي نشات فرسين بس ما وشكاكا وتبي بيشو اگر هیچ نما او ما وتوز اوي تيكو بره يعني فرمي اوي زور تيكو ابو ذر غفاري فرمي توز او زياتر كان شلكو توز برن بدراوسكتان يعني شليك الروني جبي تيجي تيانا به حتى زكي بو برن اواش كاس دراوسيتي بيتر كان كون زور جرينجيان بياوا ودراوسكان دائما بهوي او اگايلي واخد دراوسكين خوشه دراوسەکەی ساخە دراوسەکەی حەزیرە چییە حەزیرە چ زۆرە خواردنێکە وڵا باش ئەم خواردنەتانێنا لە دوێن و داوای ئەوواکە یان مەسەڵەن وڵا حەزی لەوە نیە ئەومان بۆ هێناوە حەزیرە فڵان خواردنە دراوسەکەی چێ بۆ هێنەکە لەو حاڵەتانەکە فەقیرە سەلامی لێ بکە مەسەڵەن سەردانی بکە لە سەردانی ئەتیادی سەردانی بکە لە کاتی نەخۆشیە هەواڵی پرسێ لە کاتی نەخۆشیە پێویستەکانی بۆ جێبەجێ بکە بە دەنگیەوە بچێ ئەگەر فەقیر و نەدار بوو یارمەتی بە ئاگای لە حاڵ و ئەحواڵی بێ حاڵ و ئەحواڵی هەڵبشکنێ و دوای ئەوە هەدیە بۆ بەرێ لە کاتی شتی چاکە مناڵەکەی زانکۆیەکی تاوا کردووە مناڵەکەی دەرەجێکی باشیێناوە شتێکی خۆشیان بۆ کراوە خانوویەکی تازایان کردووە ژنیان بۆ کوڕەکانیان مناڵێکیان بۆ پێیان خۆشە ئەم بچێ دەستخۆشیان لێ بکە بچێ خۆشحاڵی خۆی دەربڕێ لەگەڵیانە ئەوە شەر سونەتە بۆ دراوسێ حەقی دراوسێ بەسەر دراوسێەوە و لە کاتی ناخۆشیە بچێ سەرخۆشیان لێ بکە لە کاتی ناخۆشیە بچێ غەمبار بێ لەگەڵیانە خەمەکان لەگەڵ هەڵگرێ ئەو کاتانەی خەڵکی ئێستا پێویستی بە خەستەخانەیە
ماڵەکە سارەی نییە ماڵەکە پێویستی بە خوێنە ئەبێ ئەو دراوسێک ئەوەی کە لە توانایەتی بیکە بتوانێت خوێنی باتێ بیاتێ بتوانێت بە سارە بیوە بە سارە بیبە بتوانێت بە کۆر بیوە بە کۆر بیوە کەوانەمان بینی لای خۆمان بینمانە دراوسەکە بردووتی بۆ خەستەخانە بە کۆر بردوێتی چارەسەریان کرد ئەجا کوڕەکەی خۆی پێیزانیوە زۆر جا دراوسەکە گەر لەبەر ئەوە نەبێت کە وەکو عرف عادەتێک ڕاوەسن بە دوای کوڕەکەی تا لە شارەوە دێ تا لە لادێوە دێ دراوسەکانە چن ئەشی نێژن تەرمەکەی بۆیە دراوسێ دائیمە لە هەموو کەس نزیکتر ئەوەی کە دڵی پێی خۆش بێت کە زوو فریایەکەوێت کە زوو بە دەنگیەوە دێ کە زوو گوێ لە دەنگێتی کە هاوار کە هەر بناڕێ لە گوێ لە دەنگێتی دراوسێکێتی لە کوڕەکەی دراوسێکێتی لە کچەکەی ئەوانن کە زۆر زۆر لێ نزیکن بۆیە دائیمە لە خۆشی و ناخۆشیە چاوی لە ماڵی دراوسەکەیە بزانە کەی دێ بە دەنگیەوە و چۆنە بێ لەگەڵیا دراوسێ لە فەرمودەی پێغەمبەر هاتووە لە شەرعیشا هاتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردووە کە لە شەرعیشا باس کراوە فەرمێ گەر ویستی دار خاتە سەر دیوارەکەی تۆ خانوو دروست دەکات بێت دیوارەکەی بۆ چۆڵکی بەشی خۆی ئەوێ ئەوەندەی بۆ چۆڵکێک کە دارەکەی ئەو نیرگەکەی ئەو لەسەر دیوارەکەی تۆ ڕاوەسێ حەقی خۆیەتی چونکە دراوسێ خەڵقێکە بۆ کە ئەسحابەی پێغەمبەر بوون صلی الله علیه و سلم ئەوەندە ئاداب و ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەریان پێ جوابوتنی ئەی پێغەمبەری خوا تۆ لەو دنیاکە لە شوێنە بەرزەبی ئێمە چی پێ لە خوارەوە پێغەمبەری خوا فەرمێتی المەرء مع من أحب شێت خۆش بێ دراوسێ ئەو کەسەی شێت خۆش بێ ئەو کەسای دراوسێ بۆیە دراوسێ بەڕاستی ئەبێ کەسێک بێ کە ڕووی خۆش بێ زمانی شیرین بێ لەگەڵ دراوسەکانیانی ڕووی خۆش بێ زمانی شیرین بێ بە ئەدەب بێ لەگەڵیان و مناڵەکانی فێرکە ڕێز لە دراوسەکانیان بگرن هاتوچۆیان بکەن لە جەژنە لە پرسەیە لە خۆشیە لە ناخۆشیە بەدەنگیانەوە بن هەر خواردنێکی خۆشیان هەبێ حەزکار لەگەڵ دراوسەکان بیخوا ئێمە بیستمان لە سیرەیە لە مێژوو ژیانی پێغەمبەر و ئەسحابەکانە هاوڵانە فەرمێ کەسێک سەرە مەڕێکی ناردوو بۆ ماڵێک سەری مەڕەکە جوان و سەری پێەکە یانی سەری مەڕەکە جوان و نردی بۆ ماڵ دراوسێ ئەوشتێتی وڵای ئەو دراوسەیە کەمان فەقیرە بۆ ئەو باشە نردێتی بۆ ئەو نردێتی بۆ ئەو لە ئاخرەت دوای حەومان هاتووە ماڵی ساحب مەڕەکە تیانە ئەم دراوسێ لە هەمان مستەحەقترە دوای کاکە بۆ خۆمان سەرمان بڕیوە لەبەر ئەو بەڕاستیە بێ دراوسێ ئەو کاتە پێتر دراوسێ چاکە دراوسەکەی لە چاکەوە لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله علیه و سلم کەی کابرا دراوسەکەی عەزیەت دابوو هاتی بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی بڕۆ شتەکانم خەرە سەر جادە بیان خەرە سەر جادە لا ئەمە بە تا بزانی خەڵق غەڵەچی بردیە سەر جادە هەرچی کەسێک هاتە ئەم شتانە بۆ لەسەر جادەی دراوسێکم دەری کردو هەتا خەڵق لەعنەتیان لێ کرد کابرا چوو بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تی ئەی پێغەمبەری خوا ئەو دراوسیانە و خەڵقانە لەعنەتم لێ کردن بەهۆی ئەم پیاوە پێغەمبەری خوا فەرمی پێشەوەی دراوسەکانە لەعنەت لێ بکەن خوای گەورە لەعنەتی لێ کردن خوا پاداشداتەوە مامۆستای بەڕێز زۆر سپاس دەکەین دەستخۆش بیا خۆ بەڕێز جەنابی مامۆستا سەربەست جەباری ئەگەر دراوسەیەکان لەگەڵ یەک باش بوون و تەباو تفاق بوون هیچ بەروبوومێک هەیە بەرهەمێک هەیە کەوە هەردوو لە قازانج بکەن لەو تەباو تفاقی و باشی بەرامبەر یەکتر بله بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على أشرف الأنبياء وسيد المرسلين حبيبنا محمد وآله وصحبه أجمعين صلاة إخوة هم لا يقبيو خواهي پروردگار همیشه لخير و خوشياكو من كاتو أبي قمان ئێمەی مسلمانە بێ هەمیشە ئەمە لە دڵ و عەقڵ و بیر و هۆشمانە جێگیر بێ هەر شتێ خوای گەورە فەرمانی پێکرد بێ هەمووی قازانج باش خوای گەورە بە پێی ئاەتەکان کە مامۆسایان خوێندیانەوە فەرمانی کردووە لەگەڵ دراوسەیە چاک بین سوودمەندی یەکەم لە چاکە لەگەڵ دراوسەیە کەسەکە خۆیەتی چە خوای گەورە لە قورئانە فەرمێن ئەحسەنتم لئەنفوسیکم کە من چاکم لەگەڵ دراوسەکەما بۆ خۆمە پێش هەموو کەس من عمل صالحا فلنفسه وأحسنوا إن الله يحب المحسنين كواتا سود مندي يكم أم كسا خويتي أم سودا بهسترين سود بو كسكا سودي درونية شون ئێستا خەڵکی زۆر بدوێنە ئەڵێ 30 ساڵ بەر لە ئێستا گرانی بوو وەزعی خەڵک خۆش نەبوو هەفتەی جارێک گۆشمان ئەخواردوانە هەفتەی جارێ مریشک لێنرا بەس دڵمان خۆش بوو بەس بۆ ئێستاوانیە لەبەرەوە من مناڵ بووم بیرم دێ هەر شتێکمان لێنە یەکسەر بەشی دراوسەکان هەبوو بە شتی سادە ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام بە ئەبوو دەڕی فەرمووە خۆ قەزیەکەوە نیمە خۆشە یان ناخۆشە قەزیەکە ڕەبتەکە هەبێ ئەم ڕەبتی بینی مرۆڤانە دڵی مرۆڤ خۆشەکە بۆیە هەر کەسێک دڵی ناخۆش بوو هەر مناڵێک عەبووز بوو هەر مناڵێک داخراو بوو هەر مناڵێک لە مەکتەب دەرەجەی نەئێنا هەر ژنێک پیاوەکەی لەگەڵا خراپ بوو هەر پیاوێک ژنەکەی لەگەڵا خراپ بوو با چێژبەرێمە ماڵە دراوسەکەی چاکە بن هەنوو لەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یعنی عیلاجێکی زۆر زۆر باشە چونکە ئێمە زۆر جار
يعني بداخل سخلت شيء ما كمل ذكي لقال خراب هيك صار تلفونه قال ما سحر من يكراو ام سحر وشاوشتا طبعا هي باور مان بيتي ما دام لقيت فرمودان بس شيء امام لقال يكترا باشنين دراوسي كينا انا سيتكم ما مصاب سيكت يعني ولا لا دي ولا شقايا سواي لي هاتوا ابي ما خميش بخرين سوديا كمان اويك ابو مروفك خويتي اما السوديا شيء بين شخصيه تاجيه سوديا شيء ترمان هي بو بركتي تمنو آوداني ولاته في غمر إخوة عليه الصلاة والسلام فرمي صلة الرحم وحسن الخلق وحسن الجوار يعمرنا الديار ويزيدنا في الأعمار فيوندي خزماتي روج برزي شاكل قل دراو سيابة تايبت فرمي يعمرنا الديار ولات آودانك ولات آودانك ويزيدنا في الأعمار تمن دريجك طبعا تمن دريجي مرجنية للروي عددو به للروي شون الله شنديتي للروي شونيتي كويا تمنى كي دريجه به يعني تمني خوش به وتواني بركه شاكه زياتر بكعبله زور كز قليو قال بركه المال ما نماو يعني خلط كي الله دس على بيش سكاسبين كردوها حسابه كم اون دبو بس است بركتني لمال ما على شاك بلقل دراو سكتا فرمودي بيغمبر عليه الصلاه والسلام بركتك كدبو ديته وجه الله من على كم بيم صال بيش سلم مكتب زيرك بو بس است سعيب ونار شاك بلقل دراو سيكته مجنيه سراكي ولا الدكتور في غمر إخوة عليه الصلاة والسلام واي فرمو سودي تشيتر بهيس كني بيون دي كومالايت يكانا بو مجتمعي شرقي بمدوا كوتوا يعني الريجي كومالي شت لا اما زور كم ترى لقال مجتمعي غربيه مثلا خو كشتنا كومالي شتا كلا اوان زور اولاتي زور بيش كوتور الريجي خو كشتنيان زياتر لا اما يچي كان لبرويما لقال يكترا تشاچي اساوان ما بس يعني ولا ايمش بكن اما زور قرفتا ايمي مسلمان تشاو لوان كين خلشيك اسواي لي هاتو على كاك باش بلا قلدات كل الدنيا هم يواي لي هاتو ما هليه الدنيا هم يواي لي هاتو اما ابي سيري ايات فرمودك مش كسر شاوي اما بريتيلا دقيقاني قران وسنه بو بهيس كدني بيوندي كومالاتي زور ضروره بتايبتي لم كاتيا كبيوندي كان لاوازن وامش بشيتشي لو لاوازن بلا بشيتشي لو لاوازن وسودي تريبو دعوه بانغواس نابي ما مساي آيني لقرتش كابي شوار دوري مزقوتكنا ناسي يعني نابي ناكل اشتيواتو ما مسايك لشوينك إمام وخطيب وأما الله همور جي ما مسا بين جاردا بلاي أما الله بو ناين بو مزقو بو ما مسا سرداني شانك باهر تشيك بيغمري خو عليه الصلاة والسلام منالي جولك ناخوش خوني ومجولك وشاي داري وكو إيما وكافر وشي أو بيغمر عليه الصلاة والسلام فريم بابشين سرداني بكي سرداني يعني قد دراوسيكي ما كان خرابير بخد جولكي خرابه وليه بس سرداني ناكل بو دعوه بانغواز وسيله شي زور باشه دراوسيتي وجاري وين منال شي دراوسيت بو ريكوي يسبون من احتمال سبب هدايتي من دراوسيه كان بوبه يا اما مصاب الرزانه همو روجيك لا كميه شي جزء قران خن يعني ما ثاني برز إن جاء شن وانا علينا وشن خير وخيرات بو خلق لين خزمتي محراب ومزقوت احتمالي هي سببي هداية دراوسية كي بوبي لو تعبر دوام خير بو أم دراوسية أروى بله خب هذا اشتات وزنا إمام مصطفى سباس لكين برز زنا إمام مصطفى حسن أجر كوتاق سيد زنابت لو برنامج ده لسر دراوسية فهم خوشا لو شيء دراوسية جيران بشين بو حق الجوار يعني أما بابتك إضافي كين إسلامتي بيوندكاني أوان دفراوان كردوة تنيا لقل أو كساننا كمؤالف وموافق لقل طبل كل وان كلنعار ومعادي ودجمنيشن بوي لكاتي جنجيشا لكاتي شرشا لقل أمتي محاربيشا أقل قرار كسيك بيت يعني كمال خلقات بناي بوتو هنا تبيتو بناي دي زان وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله أقل ناس ثم أبلغه مأمنا كما تعالى الدين بابەتی جیوار و داڵدەدان و پەنادان و لە خۆگرتن دەپەڕێتەوە حتا بۆ نیارەکانیش بەڵێ خوا پاداشداتەوە بەڕێز جەنابی مامۆستا ئەحمەد دراوسێتی مادام جێبەجێکردنی فەرمانی خوا و پێغەمبەرە صلی الله عليه وسلم معناوە کارێکی زۆر گرنگە و شەرعی زۆر گرنگی پیاوە و پێغەمبەرەکانیش هەمویان دراوسیان هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە کتێبی سیرا باسەکان لە مەککە دراوسێ بوو دراوسەکانیان هەموو ئەبوو بەکر و عومەر نەبوون دراوسێ هەبوو کافر بووە دراوسێ بوو دژمنایەتی کردووە دراوسێ بوو کە خۆڵ و خاشاکی خۆیان بردن بەردەی ماڵی پێغەمبەر ڕوان کردووە درکوداریان خستە سەر ڕێگای و قسەیان پێ کردووە
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەقی دراوسێتی هەبووە لەگەڵیان لە سەریشان و حەقیشە جێبەجێ کردوون چۆن ئەسحابە ئەبوو بەکر و عومەر و عوسمان و هەرچێ لەوانە کە دراوسێ بوون لە مەدینە لە مەکە بەعزێ لەوانە دراوسێ بوون دراوسێ خراپیشی هەبووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مافی دراوسێ خراپەکانشی پاراستووە ئینسان ئەو کاتە گرنگە کە لەگەڵ دراوسەی خراپە چاک بێ بەڵێ خوا پاداشداتەوە بەڕێز جەنابی دکتۆر عیماد جەنابی مامۆستا لە ناو کۆمەڵگای هەندێک عادەتی خراپی هەنا وەکو چی زۆر ضرورە تەرکیزی بخسترێتە سەرەیەک لەوانە بە شەڕهاتنی جیرانە لەسەر مندارە ئەتو تەماشاکە کابرا خانێکی 100 مەتری هەیە لە 100 مەتری کابرا 8 منداری هەنا 8 مندار دەبی بێنە دەرێ کە بێنە دەرێ ئاخر حەقی جیرانەتی ئینسان سەر و سینجی دەگەیەک دیکەی فراوان بی لەسەر جۆجێ بەشەردن ئەخ کە بووە جۆگەچی مشتەڕەکە مەفروزە و کۆڵانە حەقی یعنی کابرا ئەگە دە ئیسلامەتیە بگا دەبی درێ جیرانە لەسەر مەسئلەی مندارە و لەسەر مەسئلەی شەڕێ منداڵە و لەسەر مەسئلەی شەڕە پایسکل و لەسەر مەسئلەی جۆگە و بابەتانە دڵیان نەشێنن لە هەمان کات دەمامەستا نمونەیەکی دیکە ئەزیەتدانی جیرانە بەچێ بە دانیشتنی ژنا لە پێش دەرکەی یعنی ئەوە دیاردەکی زۆر نەشرینە لە کۆمەلگا و لە مجتەمەعیمە بەڕاستی وجودی هەیە تەماشاکەیەتی بەتایبەتی و گەڕەکانی کە شعبینە مفروضە یعنی ئەو ژنا حیساب ئەوەی بکە باشە تۆ لەو کۆرانی دانیشتی لەوانەیە کابرا بێت و فەقیرێ بێتە دەرێ لەوانەیە میوانە چی بێ لەوانەیە نەفەرەکی دیکەی لەگەڵ دابی لۆی کۆمەڵک سفەت لەو سفەتانەی هەنە کابرا مادام خۆ بە بسوورمانە زانی مادام حەزی لێ سبێنی بستە بەهەشتێ کوڕە گوێ ڕاگرا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەهدیدی هەنا دایکا من خوشکا من ئەتو ئەگەر بێت و زمانت 5 مەترای درێژە شتێکی خراپت لە جیرانی خۆتی تو لە مێردی خۆت جەڕیۆ کاتێکی کە دێ محاولە بکەن عیبال و یەک دیکە داپۆشن ئەگەر یەک دیکە تەبابن هەتاوەکو بتوانین بژین خۆ ئەگەر دنیای نەبوو با قیامەتی نەبی قیامەت مالوگە دنیای نەبوو قیامەتیشین لە دەستی خوا ڕەحمی پێ بکەی ئامین یا ڕەبی خوا پاداشداتەوە بەڕێز جەنابی مامۆستا سەربەست فرموديش بيغمري خو عليه الصلاة والسلام لقل وتيشي بن مسعود بيغمري خو عليه الصلاة والسلام فرمي أحسن إلى جارك تكن مؤمنا للروايتك تكن مسلما ما شاء الله بيوري إيمان وإسلام بريتيلا شاكا كردن لقل دراوسي شاكا كردن بدوش تبي جاري واي مالين عيب مانية لبروي خراب نين بود دراوسي كمان يو برديش واي برديش خراب أبي خراب نبي وشاك بي زين شي بيوستا پیاوێ کات بۆ لای عەبدوڵای کوڕی مەسعود زۆر گلەی لە دراوسێکەی کرد ئەمە ڕەنگ بێ ڕۆژانە ڕوبەڕوومان بێت و ئەگەر بە تەلەفۆنێک بێیا بە وتي فإن هو عصى الله فيك فأطع الله فيه الله. أما زور مهمة حاليشي زور قنجاو فرمي أجر أو ياخي بو الأخواه ما في دراوسيتنا بارزيت ومرو شاق بلا قليا يطاعي خواب كلا دراوسيا كذا أبوي خواي پروردگار رحمتك يا ربي دست خوش بيا أخوا برز ما مسترزقار خواي يقول سبحانه وتعالى القرآن فرمي فويل طبعا ويل يان سزايا مهم سزايا كلا قيامتك هي سيتسين باز أكا يك أفرمي للمصلين الذين هم عن صلاتهم ساهون كانوا يجكي لكاتي خوي أبات در لبو وقت ديكا والذين هم يراؤون أويك الرياء ورباماي أكا سيميان ويمنعون الماعون كاتي ككسك بيويستي بيدي لدرجاي ماركة داد زيرانا بلام أتوهشتو يارمتنا دي وبينا دي خواهي قول سبحانه وتعالى واني هرسيك ليك شوين باس كديا كويليان بويا فرمي ويلا خواب داشتاتو برز زنابي ما مستطاهر قصيكو تايب وزنابتا پیغمبری خدا صلی الله علیه وسلم افرمی انا وكافل اليتيم كهاتين منو كسي كفالتي منالي بباوكا واينه لقيامتها باش جاء فرمي صدقه جواري پیغمبر بوم سوغرك صلى الله عليه وسلم لبروا او كسي حزي لجواري پیغمبر صلى الله عليه وسلم بونمونه با كفالتي منالي كي بباوكا او يك دوهم درباري اوي دراوسي لقد دراوسي كأبي يعني بين الأحباب تسقط الآداب يعني آدابك للسنود شرع درنتي بيا هبو لا لفظة حاجي سعيان تيود بيا كي ترك خالزاي دايكي من استجماع ولا حياتها دراوسي بون حد بيك وبون وتي والله كاك علي وتي باوكم همو جاري مالي كاك باقي كحمامي ان داخس او استاوكو استنبوهم مالي حمامي هبي جمعه وجمعه حمامي ان داخس وتي باوكم شو اشو لحمامي مالي كاك باقي خوي اشور دوات ام ديهرنا انا زاني مالك يعني او انا بيك وبون او انا متمانين بيك هبو يعني اخير قسم اميه بياك بوي جرامه لصالي نودو سي لا وردقاي باريكه برايتي لا عربت وتي ما مسا ما مالك هاتنا اوايه كمان قلنا كمان كم صال بيك وبين وتي دواي لسر او انا شرمان بو وتي بلاماري او معلمان دا لنا وديه كمان زور ما لدا سرجو مانشكا وتي ولاتي او كيس سي نكر
وتی 15 ڕۆژ مایەوە لە ناودیەکە دوای چوو بلاتەژبی وڵا خوێستر و گوێ درێژ و ئەوانەی هێنا کەلوپەلەکەی بار کرد و ڕۆی هیچی نەوت وتی باری کرد و ڕۆژ وتی مامەسا هەر پیاوێکی عشایر بوویتی ئێمە عسکەریان سەرکەوتین بەڵام ئەو کۆمەڵایەتیان حیای ئێمەی برد جا ئەو حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مامەسا کە جەناب فەرمووی ئەحمەد فەرمی بڕۆ کەلوپەلەکە و بەرە لەو سەرزادە داینێ ئەو پیاوە وای نەکرد بوو هەر یەکسەر چوو بوو باری کرد بوو دیەکەی بەجێ هێشت بوو وتی تر حەچی ئەو دیهاتانە بوو قسەی پێوتین وتی حیاتان چێ نەتانتوانی پیاوێک چەند ساڵ لەگەڵتانە مناڵتان ژنتان پێکە بۆ بە یەکتری ئاوا لە داخی ئەوە نەتان لێدا دیەکەی بەجێ هێشتن مەبەستم ئەوەیە هەموو ڕۆژێ حیا کۆ نابێتەوە هەموو ڕۆژێ ئیمان دەست ناکەوێت هەموو ڕۆژێ دراوسەی باش دەست ناکەوێت ئەگەر ئێمە بەڕاستی ئاوا بژین ژیانی دنیامان نەبێ بە بەهەشت قیامەتیشمان ئینشاءڵڵا فیردەوس بێ لە خزمەت پێغەمبەریانە زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێست و بۆ تەواوی مامۆستایانی بەڕێز و هەروەها سپاس لە بۆ کاک محەممەد عەبدولکەریم قورئان خوێن و سرود بێش بەڕێزان خۆشەویستان بۆ ئەندازە بۆ قەدەرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەو جارەشمان لە بەرنامەی پەیامی دڵان تا تەوەر و بابەت و باسێکی تر بەخوای پەروەردیگارتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. ئەڵقەی زیکرە چێژی ئیمان دەوای داروون ئارامی گیان نەشئەی ڕوحە نەوای جەستە شیفایە بۆ دڵی خەستە پەیامی ئاوین و ئیمان دەستی نزای ڕوو لە ئاسمان دڵی گەرمی شەو بێداران چاوی پڕتە سەی چاوەڕوان چاوی پڕتە سەی چاوەڕوان میحرابێ بۆ یادی خودا پەنجەرەیەک ڕوو لە هودا دەرفەتێک بۆ مرۆڤ سازی بەرنامەیەک بۆ چاکخوازی بەرنامەیەک بۆ چاکخوازی سەکۆی موحیبەت و عیرفان بەرماڵی پیر و جوانان بەرنامەی پەیامی دڵان ئارامش و چێژی قورئان بەرنامە